وەکو دەزانین شپۆلێکی خۆڵبارینی چڕ ڕۆی لە ناوچەکانی هەرێمی کوردستان کردووە کە دەڵێن خۆڵبارین کاریگەری لەسەر کۆ ئەنجامی هەناسەدان واتە هەناسەدانی ئەوتانکە لە هەمان کاتە دەرونی لەگەڵەوەدا چاو بەڵام ئێمە لەو تۆڕدا ئاماژە بە کاریگەریەکانی خۆڵبارین دەکەین لەسەر پێستی تاک بێسە تاکەکان چی بکەن بۆی پێستیان بپارێزن لە خۆڵبارین لە هەمان کاتدا ڕێنماییەکان چین. من گفتوگۆی ئەم بابەت دەکەم لەگەڵ دکتۆرە نیاز ئەحمەد پسپۆڕی نەخۆشیەکانی پێست و جوانکاری و هەروەها لێزار. بانی باش دکتۆرە خێرەوەی لە سەرتامە بزانم ئەم خۆڵبارینە ینی تا چەند کاریگەری دەکاتە سەر پێستی تاک؟ وەک گەزانی پێست ئەو بەشەی لەشەکە بە دەرەوەیە لەبەرەوە کاریگەری دەرەوە بە هەموو جۆرێک و بە هەموو گۆڕانکاریەکانیەوە کاریگەری ئەبێ لەسەر پێست. ینی لەم کەشەی ئێستا کە ئەیبینین خۆڵبارینە کاریگەریکی زۆری ئەبێ لەسەر پێستەکە کاریگەری خراپەکانی بڵین نەکرد لەسەر پێست لەسەر قژیش لەسەر قژنی نۆک پێست چکەی دەرەوەیە کاریگەری دەرەوەی زۆر ئەچێتە سەر پێست. لەم حاڵەتانەیە بەرەو وشکی ئەڕوات نەرمی و سافی و ناسکەکەی خۆی ناهێڵێ وردە وردە وشکە بێ زبر ئەبێت هەنێجار ئەگەر بەردەوام بێ لەسەر ئەم خۆڵبارینە و ئەو کەسەیش عیلاجی نەکا و پارێزگاری نەکات وردە وردە بەرەو زیاتر ئەڕوا خوری بۆ دروستە بێ لەوانەیە بە پەڵەپەڵە بڵین سوور بێتەوە وەکو کاژێک کڕێشێک دروستەکە ناڕەحەتی بۆ دروستەکە ئەو جوانی و ناسکی جارانی نامێنێت. لە قەژیشا هەمان شێوە بەرەو وشکی ئەڕوا چکە تۆزەکە بەری ئەکەوێت لەبەرەوە سافی و جوانی و بریقی قژەکە نامێنێت. زۆر چاکە. کاتێک خۆڵبارین دەبێتە هۆی وشک بوونەوەی پێست چی کاریگەری لەسەر ئەو کەسانە دەکات کە خۆیان گرفتێکی پێستیان هەیە ئەشە بڵین کاریگەرەکان قوڵتر ئەبێتەوە لەو تاکانەیە؟ بەڵێ هەنێ حاڵەتمان هەیە کە خۆی ئەو کەسە لە ئەساسا هەیەی بۆ نمونە هەیە خۆی ئەگزیمای هەیە پێستەکەی خۆی لە خۆیان وشکە بێتەوە کاریگەری دەرەوەی زۆر لەسرە تەنانەت کاریگەری جەوی ئاسایی لەسرە جا لەم حاڵەتانەیە زۆر خراپترێگە بێ ئەگزیماکەی زۆر بە حاڵەتێکی خراپتر هەڵایەتەوە لە جاران زۆر زیاتر زوو دروستە بێتەوە پەڵە ئەگزیماکانی کە دروستە بێ خراپتر ئەبێ لەوەی جارانی. بەڵێ دکتۆر ئەو کاریگەریە ینی کاتیە بۆ منەکە دەزانین خۆڵبارین مودەیەکە و پاشان نامێنێت ئەگەر دووبارە بێتەوە لە مودەیەکی تردا مەبزانام کاریگەریەکەی لەسەر پێست بە دیاریکرا یاخود لەسەر قژ بێت کاتیە پاشان ئەوە کاریگەریەکەی نامێنێت بۆ منە وشک بوونەوە پێست بێ یاخود هەندێک بابەتی دیکە ئەو حاڵەتی کە لەو وەختەیە دروستە بێ لەو ڕۆژانەی بڵێ خۆڵبارینەکە هەیە وشک بوونەوە ناڕەحەتێکە دروستە بێ ئەگەر عیلاجی نەکات لە خۆیەوە چاک نابێت ئیلا ئەبێ عیلاجی بۆ بەکاربێنێت خۆ ئەگەر جاری کە خۆڵبارین بێتەوە جاری کەش دروستە بێتەوە خۆی کاریگەری دەرەوە هەر هەیە لەسەر پێست بەڵام لەم حاڵەتانەیە زیاترێگە بێت و خراپترێگە بێت. باشە جیاوازی لە نێوان ئەو کەسانی کە بەگوێڕن مایەتە دروستەکانەکەن و لە ماڵەکانیان دامێنەوە لەگەڵ ئەو کەسانی کە کارەکانیان خۆمان ئاسا ناچاریان ئەکاکە بچنە دەرەوەی ماڵ ئەم کاریگەریە جیاوازە بێ ئێمە زانین دکتۆرە تەبعاً بە خۆڵەبارەی ماڵەکانیشمانەگرێت ینی بەکردنەوەی پەنجەرێ دەرگای ڕاستەخۆ خۆڵ ماڵەکانیشمان داگیرەکە. بێگومان ئەوەی کە لە ژوورەوەیە باشەکە وەگەلەوەی کە لە دەرەوەیە عادەتەن ئەوەی لە ژوورەوەی ڕێنمایی بە ڕۆژانە بڵاو ئەکرێتەوە خەڵک خۆشی ئەوە ئەکا دەرگا و پەنجەرەدا ئەخا بۆی کەمترین لەو خۆڵە بێتە ناو ماڵەکەیەوە لەبەرەوە هەرچۆنێ بێەوەی لە ناو ماڵایە باشتێکە وەگەلەوەی کە ئیشەکەی لە دەرەوەیە بەڵام ئەوەی کە ئیشەکەی لە دەرەوەیە ئەنی چار نییە ئەڕواتە دەرەوە لەم کەش و هەوایە ئەبێت جلەکانی شتێکی وا لەبەرکە کە زۆرترین شوێنی داپۆشراوە بێ بۆی کەمترین شوێنی معڕەز بێ بۆ تەپوتۆزەکە. بەڵێ ئێمە دکتۆرە کە دەڵێن پێست بێگومان پێستی دەموچاو و پێستی جەستەش دەکرێتەوە بۆ منە قۆڵ بێ قاتوێ شوێنێکی دیکە بێ کامیان زیاتر معڕەزن بە بەرکەوتنی ڕاستەخۆ با خۆڵبارینەوە کامیان کاریگەریەکەی قوڵترە؟ ئەو شوێنانی کە بە دەرەوەیە دەموچاو مل سنگ دەست قاچ ئەو شوێنانی کە بە دەروێ بێگومان چکە مباشر کاریگەریەکەی دەرەوەی لەسرە ئەوەی بڵین داپۆشراوە کاریگەرێکی کەمترە لەبەرەوە ئەوەی کە بە دەروێ زیاتر کاریگەری لەسرە. ئەگەر باسێکی ئەوە بکەین ینی زۆرجا ئەوەمان تێبینی کردووە کە پێستی ڕوخسار تا ڕادەیەک لە پێستی پێشەکانی تری جەستەمان ناسکترە ئەم ناسکیە گۆڕانکاری دروستەکە دکتۆرە؟ خۆی هەنێ شوێنی پێسەیە بڵین کە ئەڵێ ناسکترە تەنکترێکە بۆ نمونە پێسی دەموچاو بە ئام بڵین پێسێکی
ناسکەتەنکە بەڵام لەوەشە دەوری چاو زیاتر دەوری دەم زیاتر اینجا مل ئەنی شوێنەکان جیاواز ئێستا بنی پێ وەکو دەم و چاو نییە پێسی ئەوێ ئەستورترێکە پێسی دەم و چاو تەنکترێکە بڕۆ هەتاوەکو پێستەکە ئەستورتر بێ مقاومەی باشەکە تاکو تەنکتر بێ نەخێر زیاتر کاریگەری دەرەوەی لەسەر ئەبێت. باڵێ دکتۆر ئەو خۆڵبارینە بێکمان کە تۆ دەرگای پەنجەرەیەکی تۆ بڕێکی کە بشاریەتە ناو ماڵەکەەوە بۆ نەبەشێکیان زۆر دەم و چاویانە شۆنجا لە بەرپێستیان بێت لە بەرهەستیاری چاویان بێت ئەم زۆر شردنی دەم و چاوە بە ئاوی سارد بێ یاخود بە ئاوی گەرم بێت تا چەند کاریگەر دەبێت و کامەشیان دروستە خۆی شتەکە پێویستە بە تایبەتی ئەوەی کە لە دەروی ئەگەڕێتەوە ماڵەوە بۆی هەرچێکی پێوەیە هەشتۆز و خۆڵێکیشی کە ئێستا هەیە پێوەیەتی بۆ ئەوی ڕزگاری بێ لە پاکی کاتەوە شتەکەیان ئەوەیان زۆر زاورە بەڵام شتەکەش بەپی پێویستە و بەپی پێستەکەی خۆشیش ئەوەی کە پێی ئەشوە ئەبێ بەکاری بێنێ پێستەکەی چەورە وشکە مامناوانەیە بەپی ئەوەی کە هەڵی ئەبژێرە دەموچاوی پێ بشوات بێباندینە سەر پارێزیەکان و هەروە چارەسەرەکانی بەگشتی دکتۆرە کاریگەرەکانی خۆڵبارین لەسەر پێستی ڕەگەزی مێ لەگەڵ ڕەگەزی مێر جیاوازی دروست دەکات ئەنجا ڕەنگی پێستیش بێ گومانیانی هەمانە پێستێکی زۆر سپی و ناسکی هەیە هەمانە بەعکسەوە پێستێکی ئەسمەری هەیە بەڵام ناسکە کاریگەرەکەی لە ئافرەت و لە پیاوانە بۆ هەردووکی کاریگەری خراپی هەیە لە مناڵە لە گەورەیە لە پیاوە لەژنا هیچ فەرقێکی نییە هەیەی و ئەوەی کە باسی ئەەکەی پێستی بڵین کاڵە یان تۆخە لەمەیانە تەنها هەتاوەکەیەکە فەرقی هەیە بۆ پێستی کاڵ و بۆ پێستی تۆخ ئەوەی پێستی تۆخە مادەی میلانینی بڵین ئەوەنە زۆرە لەبەرەوە وەکو بربەستێک وا ئەبێ بۆ تیشکی خۆرەکە ئەی پارێزێت بەڵام ئەوەی کە پێستی کاڵە ئەو میلانینە بەرگری بەرامبەر بە کاریگەرەکانی خۆڵبارین دروست دەکات نەخێر بۆ خۆڵبارینێتی تەنها بۆ خۆرە ئەوەیان بۆ خۆڵبارین هەردووکی وەکو یەکتریە بەڵێ ینی ئەوە لای من پرسیارە کامەژت بۆ کرد ناڵ بێت یاخود پێگەشت و بێجارڕەکە زیینێر بە یاخود مێ ینی چۆن کاریگەرێکێر وەکو یەکە هەمیشە باز مناڵەڵی پێستی ناسکە بۆنە تەنات ماچیشی مەکە بەڵێ خۆی کە ئەڵین کاریگەری بۆ هەمووی هەیە بەڵام لە مناڵە بێگومان زیاترێکە چکە پێستی مناڵ ناسکترێکە زۆر زووتر تەسیرە خراپەکەی لێ دەرەکەوێت ئەنی فەرقەکە هەیە لە بینی تەمەنەکە بەڵام بۆ کوڕیش و بۆ کچیش وەکو یەک تەسیرەکەی هەیە بەکارهێنانی جرەخۆر لە ڕۆژانی خۆڵ کە خۆر بە ئاسمانەوە نییە ئێستا ئوکوبینیمانیانی خۆڵەکە پێشی خۆرەکەشی گرتووە دژەخۆر بەکاربێنین یان پێویست ناکات خۆرمان هەیە ئەی ئەو ڕۆناکی لەکوێ ئەی بۆمانێت ئەنی شەر ئەوە نێت تۆ ئیلا تیشکی ڕۆژە خۆرەکە ببینی بڵی تیشکەکەمان بۆ هاتووە دژە خۆر پێویستە لە ڕۆژی هەورە لە ڕۆژی خۆڵە لە ڕۆژی ئەتیادیە لە هەموویە پێویستە بەڵام باشێکوە کە تۆ ئەڕۆیتە دەرەوە تاوان دژە خۆرەکە ئەبێ بەکاربێنی بۆی لە تەسیری خراپی خۆرەکەش بتپارێزانی تۆ تەسیری خراپی خۆر لەسرە تەسیری تەپودۆزەکە لەسەر ئەم هەموو بۆ لە خۆتا کۆکەیتەوە ئەبێ بەکاری بێنی بەڵام کە هاتی تەماڵەوە ئەبێ دەموچاو پاکەیتەوە بیشۆیت هیچی پێوە نەهێڵیت دکتۆرە بەپێی جۆری پێستەکە فەرق ناکات چۆنش فەرق ناکە فەرقەکات بۆ پێستی چەور ئەبێ جۆرێ بەکاربێنێ کە هیچ چەوری تیانە تۆ خۆی پێستی چەورە شتێکیش بەکاربێنە چەوری تیابێ کونیلەی پێستەکە ئەگرێت جارێکی کە چەورێکە کۆ ئەکاتەوە لەوانە بێتە هۆکاری زیبکە و چەوربوونی زیاتر لە پێستەکەیە لەبەرە ئەوەی پێستی چەورە بێت جۆرێ بەکاربێنێ نەکرد دژە خۆر تەنانەت ئەو کرێم و میکیاج و شتانەی بەکاری شێنێ ئەبێ ئەوە بەکاربێنەکەی چەوری تیانە ئەوەی پێستی وشکە بە پێچەوانەوە ئەبێ شتێ بەکاربێنێ کە شێدارکەرەوەی تیابێت وەزێت چەوری تیاوێ بووی پێستەکەی نەرم کاتەوە جارێکیکە کاتە با بڵین ئەو مەوادانەی یاخود ئەو کۆزمەتیکانی کە ئەمە بەکاری ئەهێنین لە ڕۆژانی خۆڵبارینە لەگەڵ ڕۆژانێکی تردا پێویستە جیاوازی هەبێ بۆ نمونە من کەسێکم خۆم پێستێکی وشکم هەیە لە کاتی خۆڵباری ناچی بکەم و کەسێک کاتە پێستی چەوری هەیە لە کاتی خۆڵباری ناچی بکات شتەکانی خۆی بەکاربێنێت کێشەنی ئەوەی بۆ پێستی خۆی گونجاوە و هەیەی بەپێی پێستەکە خۆیتی بەکاری بێنێ بەڵام لە کاتی خۆڵباری ناکوتبان وشک بوونەوە دروستە بێت چ لە پێستی چەورە چ لە پێستی وشکە یعنی طبعاً وشکەکە زیاتر بەڵام کە هاتە ماڵەوە ئەوەی بەدەموچاوێتی لێ کردوتەوە ئیتر ئەگەر میکیاجەکەی بێ ئەگەر دژە خۆرەکە بێ هەرچیەکە بەڵام بەدوایە زۆر پێویستە کرێمی شێدارکەرەوە بەکاربێنێ نەک بۆ دەموچاوی هەموو ئەو شۆنانی کە بە دەرەوەیە
چکە دووچاری وشکبوونەوەیە کە تەنەت لە پێستە چەورەکانیشان ناڕەحەتیان بۆ دروستەکە لەبەرەوە لەم کەشوهەوەیە زۆر پێویستە بە بەردەوامی شێدارکەرەوە بەکاربهێنرێت. باشە ئەم وشکبوونەوەی هیچ فەرقەکە بە پێی تەمەن بۆ منە تەمەن بە هۆکارێک دابدرێکە وشکبوونەوەی پێستی ئەم تاکە زیاتر بێت بەراورد بە تەمەنێکی دیکە. هەنێک کەسێ خۆی پێستی وشکە لەبەرەوە وشکێکە زیاتر بەڵام بە پێی تەمەنی جیاوازی هەیە. طبعا مناڵ پێستەکەی زۆر ناسکترێکە هەنێ مناڵ هەیە خۆیان هەر ئەگزیمای مناڵیان هەیە ئەوە هەر زۆر خراپە بۆ ئەمجەوە. لە تەمەنی پیرەکانیشان لە 60 ساڵ و بەرەوژوورتر ئەوانە خۆیان کەکەونە ئەو تەمەنەوە پێست وشکە بێتەوە بە تەبیعی. ینی لە جەوێکی زۆر سافیشە پێستەکەیان ئیتر بەرە وشکی ئەڕوا جا لەم جەوەیە هەر زۆر زیاتر وشکە بێتەوە. ئێمە باسی پێستێکی چاوی وشکمان کرد بەڵام ئەو کەسانی ئەگزیمایان هەیە چۆن خۆیان بپارێزن لە کاریگەربوون بە بکەشنەوەیە. ئەوانەی ئەگزیمانی ئەمجەوە زۆر خراپە بۆیان. ئەبێ محاولە بکەن کەمترین چوونە دەرەوەیان هەبێ کە یەشنە دەرەوە زۆرترین شوێنیان داپۆشراو بێت و زۆر پێویستە بە بەردەوامی شێدارکەرەوە بەکاربێنن. ئەگەر ئەگزیماکەی دروست بووەوە ئەبێ عیلاجی ئەگزیماکەی وەرگێت ئەنەوە پزیشک ئەیبینێ بۆی دانێت تاکو کۆنتترۆل ئەبێ دوای ئەوە ئەبێ بە بەردەوامی ئیتر ئەگەر مناڵە دایکی وێ بکە ئەگەر خۆی گەورەی خۆی بیکە بە بەردەوامی ئەبێ شێدارکەرەوە بەکاربێنێ بۆی بیپارێزێ لەسەر هەڵانەوەی ئەگزیماکەی. بەڵێ دکتۆرە پێشتر پرسیارەوەم کرد کە ئاوی گەرم یاخود ئاوی سارد کە دەمچایە شۆرێت ئەمەوێت بزانم یعنی ئاوی سارد باشترە یاخود ئاوی گەرم بەشێک باز لەوە دەکەن بە ئاوی سارد دەموچاو بشەی باشترە گەر لە هەر وەرزێکدا بێت لە هەر ڕۆژێکا بێت بە پێی وەرزەکان ئەگۆڕێت خۆی بە ئەمپی ئاوی زۆر گەرم نابێ بەکاربهێنرێ بەڵام تۆ لە زستانە نابێ ئاوەکەت سارد بێ ئاوێکی ئەتوانین بڵین شیلەتێن تۆزێ بەلای گەرمتری شابێ ئەتیادە لە هاوینە نابێ ئاوەکەت گەرم بێت تۆ لە دەرەوەیت ئەڕۆیتەوە پێویستەوە ناکە ئاوی گەرم بەکاربێنی هەنە جار خەڵکە هەتاو لە یاوە خۆی تۆزێ وەکو سووتانە دروست بۆ بە هەتاوەکە نابێ بێتەوە ماڵە جارتر بە ئاوی گەرم بێشەوە لەبەرەوە بە پێی وەرزەکان فەرقەکات. ئێمە کاتێک باس خۆڵباری نەکەینێکێ لە ڕێنمایە تەندروستەکان کە پێویستمانە بە دکتۆرە زۆر خواردنەوەی ئاوە بۆ کۆ ئەندامی هەناسەوە بۆ پاکبوونەوەی قورگ و لوتیشیانی بە هەمان شێوە ئێمە سوودی لێ دەبینین بۆ پێست خواردنەوەی ئاو سوودی دەبێت زۆر سوودی هەیە ئەنی پێست ئێمە کە باسێکیڵی شێدارکەرەوە بەکارە ئێمە لە دەرەوە ئیشیتیاکەین و پارێزگارەکەین بەڵام لەوە گرنگتر ئەوەی کە ئێمە لە ناوەوە شێداریکەینە و جوانیکەینەوە ئاو خواردنەوە شلەمەنی زۆر زۆر پێویستە بۆ ڕاگررتنی پێستەکە بە جوانی شێدار بێ بڵین تو و تۆڵی و ناسکێکی خۆی بهێڵێ لەبەرەوە زۆر پێویستە ئەو خواردنەوە. دکتۆرە ینی بەتایبەت ئێستا کە خۆڵبارینە پاکردنەوەی پێست پێویستە چۆن بێت بۆم نە بەشێکیان زۆر پەنادەبەنە بەرپاکردنەوەی زیادەڕۆی تیاکەن بۆم نە هایدرۆفەیشەڵ بێت یاخود پاکردنەوەی بە سکرۆ بشت لە ماڵەوە بەتایبەت لە مۆرزەیە پەنابردن بەر زۆر پاکردنەوەی پێست چۆنە ینی سەرنج و تێبینی چیە؟ پاکردنەوەی پێستیش بەپی پێویستی پێستەکە ینی لەم جوان لەوانەیە ئەوانەی ئەگەر بە دوو مانگ جارێک پاکردنەوەیان کردبێ پێویستەکە ئێستا مانگی جارێک بیکە بە تایبەتی وانی کە ئەچنە دەرەوە چکە هەم تەپوتۆزەکە و بڵین خانی مردوو لەسەر پێستەکەی ئەمێنێتەوە و ئەوانی پێستیان چەورە لەوانەیە زیاتر پێویستیان پێبێ بەرەوە لەم کەشوهەوەیە پێویست بە پاکردنەوە ئەکا جارجار. مانەوەی ئەو خۆڵی کە لە کەشی دەرەوەی لەسەر ڕوخسارمان کاتە ڕێنمایە تەندروستەکان جێبەجێ ناکەین بۆ نەتیجە خۆر بەکار نهێنین ڕوخسارمان پاک ناکەینەوە شێدارکەرەوە بەکار نهێنین پێستمان چی لێت ینی تووشی زیبکە ئەبین پەڵا بۆ ئێمە دروست ئەبێت یاخود کارێگەرەکان بەگشتی خۆیان لە چیا بینەوە جاوەڵا ئەو پێستە هیچ محافەزە نەکراوە تامان ئەگەر پێستەکە چەور بێت ئەگەر وشک بێ جیاوازە دژە خۆر بەکار ناهێنی پێستەکە بێگومان پەڵی بۆ دروستە بێ وشکبوونەوەی بۆ دروستە بێ ئەمە بێجگەلوی کە زووتریش پیرە بێ لە تەمەنی خۆی چکێکێ لە هۆکاری پیربوونی پێست دروستبوونی چرچی تیشکی خۆرە اینجا ئەگەر پێستەکە چەور بێ بێگومان چەورێکە زۆرە بێت زیبکەی زیاتر بۆ دروست ئەبێت ئەگەر وشک بێت پێستەکە ئەمە زیاتر خانۆ مردۆکانی پێستی لەسەر ئەمێنێتەوە پێستێکی وشکی زبری ناشرین دروستەکات لەسەر پێستەکە لەبەرەوە لە هەموو بارێکە پێستەکەی هەرچۆنێ بێ ئەگەر محافەزەی نەکا لەوانەی باسە کرد پێستێکی ناشرینیە بێت. لەگەڵ خۆڵبارینەکە بەشێک باسمان لە وشک بوونەوەی پێست کرد بەوزانین بەدەر لە ڕۆژی کەشوهاوە خۆڵبارین و ئەم بابەتانە
چیتر دەبێتە کاریگەر لەسەر وشکبوونەوەی پێست بە تایبەت ئەبینی لە هەندێک وەرزگۆڕینە دەوروبەری دەم ئەم بابەتانە زیاتر نەوشکە بێتەوە. هەموو کاریگەریەکی دەرەوە هەموو گۆڕانکاریەکی کەشوهەوە کاریگەری ئەبێ لەسەر دەرەوە. یەک لەوانە ئەوە وتمان تەپوتۆزەکەی وشکی ئەکاتەوە هەتاو جارێکی کە پێست وشک ئەکاتەوە. اینجا بەکارهێنانی جۆرەها سابوون و ئەمانەی بە تایبەتی کە تۆزێ بۆ نار و تیژ بێ ئەمە جارێکی کە پێستەکە ئەزێت ئەیە. و بەکارهێنانی جۆرەها وەک ئەزانی میکیاج و ئەمانی کە بەکار ئەهێنرێ ئەگەر ئەو کەسە بەپی پێستەکەی نەگونجاو بێت ئەوی جارێکە کاریگەری خراپی لەسەر دروستەکات. هەنێ نەخۆشی شەیە پێست وشک ئەکاتەوە بۆ نمونە نەخۆشی غودە کاتێکە غودە تەمەڵی هەیە ئەو کەسانە عادەتەن پێستەکەیان وشکە بێ. ئەوانی کە نەخۆشی گوچیلەیانەیە ئەوانەی کە نەخۆشی شەکریانەیە لەم حاڵەتانەشە پێست دووچاری وشک بوونەوە ئەبێ. هەندێک جار ماسک لە ماڵەوە بەکارهێنین ماسکی دەستکردی ماڵەوە پیاز بەکارهێنرێ سیر بەکارهێنرێ لیمۆ بەکارهێنرێ ئەم بابەتانە ماست بەکارهێنرێ ینی ئەمانی کە باسم کرد لیمۆ و سیر هەندێک جار یانی تێبینی ئەوە کرێ وشک بوونەوەی پێستی لەیەکەوێتەوە زۆر جا بۆ بەکارهێنانی یان بۆ مەبەستە بەکارهێنرێ کە زیبکە کۆتایی پێبێت لەسەرمە چێڵێ بەتایبەتی لەم کەش و هەوایە کە خۆی پێست وشکەکاتەوە تو ئەم ماسکانش بەکاربێنی چی لێ خۆی یەکەم بەکارهێنانی خواردنەکان کە هەڵی ئەگریت و ئەی لە دەموچاود ئەمە خۆی غەڵەتە. خواردن هی خواردنە نابی بێ لە دەموچکە ئەو پێکهاتی بڵین پێستەکە ناگونجێ لەگەڵ ئەو خواردنەیە کە تۆ بەکاری ئەهێنی لەوانەیە ترشێتی دەم بڵین پێستەکە ناگونجێ لەگەڵ ئەوەیە نەکرد ئیسیفادەی لێ ناکە بەڵکو لەوانەیە کاریگەری خراپیشی بۆ دروستکە ئەنی چەنەها ئێمە ڕۆژانە نەخۆش ئەبینین کاتۆ دەموچاوی هەمووی تێک چووە سوور بۆ تۆ و لیری وردورد کڕێشەکە ئەخورێ چیتکە وڵات توێکڵە لیمۆم لەیە وڵا ئاوی برنجم لەیە نازانم چیم لەیە ئەمە هەمووی کاریگەری خراپی هەیە ئەڵێ وڵا سیبکەکە وەکو باسی ئەڵێ زیبکەکەی کەم کردوێتەوە زیبکەکەی کەم نەکردوێتەوە پێستەکەی وشک کردوێتەوە نەک عیلاجی زیبکەکەی کردبێ لەگەڵ کاریگەری خراپیشی بۆ دروست کردووە ئەنی هەنێک کە زوای لە هاتووە کە خواردن دروستەکە ئەوەی کە ئەمێنێتەوە پێشی بکاتە سەتڵی خۆڵک جارە ئێ لە دەموچا و دەسوپلی یعنی ئەمە زۆر غەڵەتە. ئەو شتانی کە ئەڵێ لە ماڵەوە زۆر جار لە پیجەکانەدا ئەنرێ هەر بۆ ئەوەی خەڵک لایک و کۆمنتی زۆری بۆ بکە دایئەنێن ئەمانە هیچی ڕاز نییە یعنی هیچی لە خەڵکی پرۆفیشنەڵ و بڵین ئەوە دروست دانەنراوە کە باوەڕی پێ بکە یەکێ لە خۆیەوە شتێک ئەنووسێت ئەگەر باش بواە شەریکاتی دەرمان ئەوەی خواردنەکەی بۆ دانێ دەبڕۆ ئەوەی لێبە ئەی تەمان لیمۆیە فرۆش لە باتەوەی ماسکێکی بۆ دروستکە بە لیمۆ بە شتێکی وای لێکرۆ هەنێک گۆڕانکاری و کارلێکی بۆ کردووە کە پێستەکە بتوانێت هەڵی مشێت و لەگەڵ پێکاتی پێستەکەیە بگونجێت. یعنی بۆ جۆرە ئەگەر کاریگەر هەبێت بەسەر پێستەوە یعنی ڕاستەخۆ کاریگەریەکەی دەرەکەوێت ئەو کەسە بنە لە پاش شۆرنی دەموچاوی بەم گیراوی کە بەکارهێناوە ئەزانێت بۆ نەسوورە بێتەوە کە خراپە بۆ پێستی یان مودەیەکی بەسەرەچێت ئەو کاتە کاریگەری لەسەر پێستی ئەو کەسە هەرێجار لە یەکەم بەکارهێنانەوە کاریگەری خراپی ئەبێ هەرێ جاریش نە دوای چەند جارێ بەکارهێنان اینجا کاریگەری خراپەکەی دەرەکەوێت. دکتۆرە ڕۆتینی خزمەتکردنی پێست چۆن بێت لە کاتی لە خەوهستان تا کاتی خەوتن چۆن لەم ماوەی ڕۆتینەیە ئێمە پێستمان بپارێزین لە هەموو گرفتەکان یەکەم پاگڕاگرتنی پێست هەموو وەختێک کە ئەڕۆیتە لە دەرەوەیتەوە ماڵەوە زۆر پێویستە دەموچاوت بشۆی یعنی هەنێک کەسێ میکیاجی کردووە بە دڵێتی جوانە بڵین لە دەرەوە بۆ شەو لە مناسبەتەوە ئەڵێ دەقیچەکە با بۆ بەیانیش پێوەی بێ یعنی ئەمە زۆر غەڵەتە لەبەرەوە یەکەم شت پاگڕاگرتنی پێستەکە اینجاش نەکەشی بە گوێرەی جۆری پێستەکەت بیشۆ چەورە مامناوەنە و بشکە بەپی ئەوەی بۆ بەکاربێنەکە ئەیشۆیت اینجا کە ئەڕۆیتە دەرەوە محاولە بکە هەموو چوونە دەرەوەیەکت دژە خۆرت بەکارهێنابێت ئەگەر چوونە دەرەوەکە وایە بە بەردەوامی تۆ لە دەروی پێویستەکە هەموو دوو سێ ئاجارێ دژە خۆرەکە تیکرارکەیتەوە ئەگەر بڵین میکیاج و شتت کرد وابێ بەپی پێستەکەت گونجاو بێت و ئێستا هەنێجار بڵین زۆری شەریکات وای دروست کردووە دژە خۆرەکان ڕەنگی تایە بەپی ئەو ڕەنگەی کە تۆ پێویستە بۆ دەموچاود ینی لە جیاتی فاوندیشن بەکاربێنی تۆخاک کاڵ ینی بەپی دەرەجات ئەویش هەیەی ئەتوانی یەکشت بەکاربێنی بۆی دووسێ طبقەت سەرێکا تێکەڵاو نەکەی ئەمە ئیسیفادەی بۆ پێستەکەت زیاترێکە
و لە کاتی ئاوە خۆڵبارینە حتا لە کاتی هەتاوە جلەکان هەتاوەکو بڵین داپۆشراو بێ باشترێکە کاتێک ئەگەر تۆ ئێوارەشە و بشتی دەری کێشەی نابێ ئەگەر خۆڵ نەبێت تەبعاً بۆی بەڕۆژ هەم لە هەتاو هەم لە خۆڵەکە بیپارێزین و جلیش نایلۆنی نەبێت لۆکەی بێ باشترێکە بۆی ئەگەر گەرمات بۆ ئارەقی کەرەوە بە پێستەکەەوە نەبێ جەنبێ ماشەکە هەڵی ئەمژێت کە هاتیشی تەماڵەوە زۆر پێویستە پاگڕایگەری ئەگەر کێشەیەک هەبوو لە خۆتۆشت بەکارمەهێنا مەڵێ فڵان کەس ئەوەی بەکارهێنا لەوانەیە بۆ منیش باش بێ با پزیشک بەپێ ڕێنمایی پزیشک شتێ بەکاربێنە و شێدارکەرەوەش زۆر پێویستە بە تایبەتی لە جەوی هاوینە چ بۆ پێستی چەور چ بۆ پێستی وشک بەڵام جۆری شێدارکەرەوە کە جیاوازە بۆ هەردووکی بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆرە نیاز ئەحمەد پسپۆری نەخۆشەکانی پێست و جوانکاری و لێزەر سپاس بۆ تۆ دکتۆرە بینەرانیش سپاس بۆ پاویزانەرەکان هەناوچانێک باوەرگرین و داتر لەگەڵ بینەرانمان بێگومان بەرداوام دەبین.